دوای 14 ساڵ لە دەسەڵاتی خۆبەڕێوەبردننی کورد لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە کورد نەیتوانی هەنگاو بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستور بنێت و کێشەی کەرکووک و ناوچانەی لە چوارچێوەی ئەو مادە دەستوریە پێی دەڵێن ناوچەی کێشە لەسەر یەکلایی بکاتەوە. هەر بۆیە ئێستا هەوڵێک هەیە بۆ پێکێنانی هەرێمێکی سەربەخۆی کەرکووک. هەوڵەکە لەلایەن ژمارەیەک ڕۆژنامەنووس و نووسەر و کەسایەتی شارەکە دەدرێت و پێیان وایە دەتوانن بەم هەنگاوە دۆخی کەرکووک ئاسایی بکەنەوە. بەداخەوە کورد لە ماوەی ئەم 13 ساڵی ڕابردووە کە ئەبوای لە 2007 مادەی 140 جێبەجێ بکرایە نەیتوانی فشاری وا دروست بکات لەسەر بەغدا لەسەر ناوەن کە مادەی 140 جێبەجێ بکرێ. ئێمە بینیمان کەرکووک بە قۆناغەکانی زۆر سەختا تێپەڕی لە دو قۆناغاوەی ئەیبینین ئێستاکە لە کەرکووک حاڵەتێکی ئەسکەرتارێت بەسەر ئەم شارەدا زاڵە. بۆی ئێمە هاتوین گروپێکمان دروست کردووە بۆ پرۆژێکمان پێشەش کردووە بۆ بە هەرێمکردنی شاری کەرکووک. ئەمە هەڵقوڵاوی شەقامی شاری کەرکووکە. ئەم پرۆژەی ئێمە یان بە هەرێمکردنی کەرکووک ڕاستر بڵین تەعاروز داکات لەگەڵ مادەی 140. ئەو هەنگاوانەی کە مادەی 140 دانراوە ئەو هەنگاوانش لە بە هەرێمکردنی کەرکووک هەیە. مەرجی کورد بۆ نوێکردنەوەی عراقی دوای ڕوخانی ڕژێمی بە ئاساساییکردنەوەی دۆخی کەرکووک و یەکلاییکردنەوەی چارەنووسی ئەو ناوچانە بوو. بەڵام ئێستا دانیشتوانی ئەو ناوچانە بێ ئومێدن و هەنگاوی دیکە دەگرنە بەر بۆ یەکلاییکردنەوەی دۆخی سیاسی و ئیداری شاری کەرکووک. ئەم قسانە ئەکرێ گروپ پەیابێ خەڵک پەیابێ لە بێئومێدیانە بێئومێدی لە قیادەی سیاسی ئەحزابی کوردی کە تەمسیلی کە قەراری سیاسی کوردیان لایە لەگەڵ بەغایە. ئەمە بێئومێدی خەڵکە. دیارە پرۆسی بە هەرێمکردن لە سەرەتاوە ئەگەر ئێمە دەستمان بۆی ببردایە بە شروعی کوردی تا ڕادەیەک لە قازانجبان و بەڵام ئێستا بە هەرێمکردن لەم دۆخەی ئێستاە بە شروعی کوردی نابێ بە مەرجی کوردی نابێ بە کارتی کوردی نابێ. لەم هاوکێشەی ئێستای کەرکووک و ناوچە دابڕاوەکان لاوااسترین کارتی کوردیە. بۆیە دەستبردن بۆ ئەو پرسانە لەم کاتەیە کە تۆ زەعیفی من خۆم بە خاڵێکی مەترسی داریێزان. یەکێتی و پارتی پێش یەکلاییکردنەوەی پرسی خاک و جێبەجێکردنی تەواوی بەرگەکانی مادەی 140 دەستور بە دەستبردن بۆ پرسی نەوت و ئابووری سەربەخۆ دۆستەکانی کوردیان تووڕە و نیگەران کرد و دۆخی کوردیان لە ناوچە کێشە لەسەرەکان گەڕاندەوە بۆ پێش ساڵی 2003. لە ماوەیەکی کەمدا ئەوەی کورد دەیان ساڵە خەباتی لە پێناودا دەکات ئەوان لە دەستیاندا. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.